بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستداین لە بەرنمەیەم جارەشدا باسی مێژووی شاری کۆیاکەین بۆ ئەو مەبەستەش میوانداری خاتونێکی تێکۆشەر مامۆستا بەڕێوەبەر و هەروەها لە بنەماڵەیەکی دیاری شاری کۆیاکاویش مامۆستا گوڵیزار حەوێزیە. ئێمە هەوڵەدەین چەند لاپەڕەیەک لە ژیانی خۆی و بنەماڵەکەی هەڵدەینەوە و شایەتی لەسەر کۆمەڵێ بابەتی گرنگی مێژوویەدا کە پەیوەندی بە شاری کۆیەوە هەیە، پەیوەندی بە بزوتنەوەی ئازادیخوازی کورد لە کۆیەوە هەیە و پەیوەندی بە ڕەفتار و کار و کردەوەکانی حیزبی بەعس لەو شارەدا هەیە. گوڵی سارخان بەخێر بێی بۆ بەرنامەی پەنجەمۆر. زۆر سپاس زۆر سپاس. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین دیارە ئێوە سەر بە بنەماڵەیەکی دیاری شاری کۆیەن باپیرانت لە ساڵانی 1970ەکانە لە بەغدا شارەدار بوون، دەسەڵاتدار بوون لە بواری ئابووریە و هەروەها لە کۆیە. پێم خۆش بووە گەر وەکو سەرەتایەک بۆ چوونە ناو باسەکە کەمێک باسی بنەماڵەی خۆتان بۆ بکەی بە تایبەتی باپیرانت. بەێ بنەماڵەی حەوێزیان باپیرە گەورەمان بابرێن حەجی بەکراغا، بابیوی حەمەداغا، بابیوی حەوێزاغا. بەس ئەمن لە حەجی بەکراغەیەوە چەند زانیاریەکمان هەیە کە لۆ خۆشی ناوی شاعری قاسد بووە. بەس ئەو زەمانی وەکو برێ زۆر خۆی بە دیار نەخستێ لە بارەی شعر و هونەرەوە. بە کوردی شعری نووسیوە یا بە عەرەبی؟ بە فارسی. بە فارسی کتابەکەشم بەڵێ. بەس وام خوندیتەوە لە کتابەکان و لە داک و بابوو لە پێشتر ئەوانش بیستێتیان دەرێ هەردەم زەویەکی گەورەی فرۆشتیا بەرامبەر بە کتابەکی، یعنی هەندەی پێخۆش بووە. یاخود لە وڵاتەکانی دەوروبەر هاتیینە لە مەکتەبەوی کتێبخانەوی کتابیان بردێ، زۆر عاشقە کتاب بووە. ئەو ماڵی لە بەغا بووە یا لە کۆیە؟ ماری لە کۆیە بووە. باڵێ. و دیارە ڕەوشەمبیریش بووە، زۆر یعنی تەسیری لەسەر پێشکەوتن و شارستانی لە کۆیە بووە. بە شایدی وەی کە یەکەم کەس بووە قەیسەری لە کۆیە دروست کردیە دوکان. لە دوایە کە قەیسەریەکەی کردیا گوتیتیان ئاغا ئەوەت کرد لۆ دنیا ئەدی لۆ قیامەتێ گوتی ئێستا دەبینن چتان لۆ دەکەم. ئەو جا مزگەفتی گەورەی کۆیەی دروست کردیە. بەێ ئەو جا ئەمە باسی کۆتایی 1970ەکان وانە؟ بەێ لە 1940 مزگەفتەکە کرایە. بەێ ئەو جا ئەوە بووە بنیادنانی وەکو برێن ئەمە دەرێن حەزارە لە کۆی و شارستانی و بازرگانی و هەتا تەسیری لەسەر منتقەی پشدەر و ڕانی ئەوانە کردێ بووە جێگایکی بازرگانی. هەر لۆ خۆشی بازرگانی بووە لەگە مەهاباد، دوایە لەگەر دەوروبەری لەگە مووسر لەگەر کەرکوب هەتا لە بۆ دەرەوە یورات. ئەمە خوندیتمەوە دەرێ مۆرەکەی وی کە بە ئەشیاکانەوە بووە گۆتیتیان تەمەشای مەکەن، هەندە ساغ و پاک بووە. بەێ کەواتە ئەمەیە وای کردووە شاری کۆیە بە تایبەتی کۆمەڵێ خەڵکی و کەسایەتی گەورە لەوێ لە دایک بوون و گەورە بوون و هەم لە بواری ئەدەبی و هەم لە بواری سیاسی. زۆری حەز لە ئەدەبیش بووە، زۆری حەز لە پێشکەوتن بووە. لۆ خۆی نۆ کوڕی هەبووە، سێ کوڕی نردیتە بەغدا لۆ خوندنێ لە 1970ەکان. یەک لەوانە ئەمیناغەی ئەختەر، ئەزعەداغا و حاجی تاراغا. حاجی تاراغا دوای بوویتە ڕەیس بەلەدەی بەغدایە. ئەمیناغەی ئەختەر دوایە کە عەمرێ خوای دەکا دێنەوە کۆیە لە بەروێ ئەمیناغەی لە تەمەنی 15 ساڵی لە جێ بابی دادەنێ. ئەوەندە عاشقە هونەر و خوندن بووینە. ئەو کاتی ئەمیناغا کۆشک و تەلاری خۆی کردیتە شوێنی هونەر و ئەدەب و هەتا بە کوردیەکەی برێ فرقەی هونەری دانا چەند گەنجی کوڕ و کچوشە و لەگەر زەوق
والشعر بەڵێ. ئەوە بووە و سەیران و یعنی زۆر بووە بناغەک لە بۆ هونەر لە کۆیە بەڵێ. هەتا ئەلە و بنەمارەی زۆر شاعیری تێدایە کە ڕۆستەم حەوێزی ئەوە مامم نامی قاغەکە عقید بوو لە جێیش ئەوی زۆر شعری هەیە ڕەشداغۆر حاصل بنەمارەی حەوێزی بەرەو خوندن چوین زۆرتر یانی باشە ئەوانەی کە چوونەتە بەغا تێکەڵاویان لەگەڵ عەرەبا دروست کردووە ژن و ژنخوازی و بەرێ ئەمانە ئەو جەعات داراغەکە لە بەغدا بووە ڕێز بەلەدیە بە حکمی وەی لەوێ ژنە عەرەبەچینە بەڵێ کە هاتینەوە کۆی دوایە گەورە بووە و عاتیتاراغ عەمرێ خوای دەکا حەمەد تەیباغە و محەممەد مستەفاغە برانە خوشکەچیانە بود کەوتینەوە بەغداد دەستیان بە توجارەت توتن و ئەوانە کردیە والحاصل زۆر دەورەمەند بوو ئەوانەی کە سەر بە و ژنە عەرەبە بوون بەو بە ژنە- عەرەبیا یاوەکو کورد ماونەتەوە عەرەب بەس زۆر ڕۆحی کورداتیشیان هەبوو بەڵێ. یعنی زۆر سارێ مساعدەی خزمەکانیان دەکرد و بەڵێ. یان ئێکە چوو بادەی گوتانی دەدان لۆ خوندنێ یعنی بابم بە حکمی وەی هات و چووی دەکردن زۆر دائیمەن هانی دەدان مندارەکان بخۆنێ ئەو جا کوڕەکانی ویش یەکەم کەس بوون شەریکەی حەدیدیان هینا لە عێراقدانا یەکەم کەس بوون مشنیان دانا چەند یەکەم بەڵێ. کەس یەکەم ئوستازی جامیعەی کاگنەسەد بوو یەکەم ئەوە کاگنەدیم کەسڵەت نامی ئەعدامی کرد بە حکمی وەی دەیزانی کووردە و سەرمایەدارە بەڵێ. بیانگەی لۆدیتەوە کە لە ئەساس تجارەی لەگە خاریچەیە و هیچیش ئەوە نەبوو ئەویش یەکەم کەسە لە شەرقل ئەوسەد لە ئیش و ئەوەی خۆی وەڵان نووسیتم یعنی چ دەکا بەرێ بەڵێ بەڵێ کاک نازم شەریکەی بیبی بەڵێ. جا ئێمە- حاصل زۆر بەڵێ. تەسیری هەبوو بەرێ حەزەکەم ئەو پرسیارە شکەم دیارە بەرێ. کۆیە دوو بنەماڵی بەناوبانگی تێ بەرێ. هاوێزیەکان و غەفوریەکان بەرێ. وانە بە ئەگەر ئێمە باسی مێژووەکەین ینی بەرێ. بڵێن بناغا یاخودەوەی کە چوارچێوەی ئەم ئاشایی یاخۆن ئەم عیلانی کە لەوێ دروست بوون ئەم دوو بنەماڵەیە بەرێ. ئەمانە چۆنە ئاغا و بڵێن مسکێنن یاخۆت هەردووچیان ئەنی چۆنە حەزەکەم لە زمانی خۆتەوە باسیەوە بۆکە ینی نا ئەوانیش ئاغانە ئەوانیش بنەمارەنە بە زواب بزانام حەوێزیەکان پێشتر لە کۆیە بووینە بەڵێ. چونکە وەچی دەبیستین و هەرجێلە چکەمە هەموو تێکەراویمان هەیە و بەڵێ. بە ژن و بە ئەوە حاج بەکراغە تەسیری هەبووە کە هاتینە حتا جەلی زادەکان بەڵێ. جەلی زادەکان حاجی بەکراغە یارمەتی داین کە لە کۆیەبی مەلا عەبدوڵڵا دەکا بابی مەلای گەورەی کۆیە بەڵێ. حاجی بەکراغە یارمەتی دایال و خوندنێ ناردی تێشان بەڵێ. هاتی تۆ گۆتیەوە مزگەفتیشم لۆ کردن کچی خۆشی دایتێ داچی مەلای گەورە کچی حاجی بەکراغەیە کە بەڵێ. لە حەوێزیە حەوێزیەکانە بەرێ بەڵێ. و مزگەفتی گەورەش دەرێتانگۆ هەبن لە مەلایەتی هەر ئایدی خۆتان بین بەڵێ. لە کۆی برین بنەمارەی توجارەکانی لێ بووە تەسیریان هەبووە لە توجارەت و لە بازارکرد بەڵێ. بەرێ بەران حەوێزیەکان شتێکی حاشار نەگرێت کە تەسیرێکی زۆریان هەبووە لەبەرەوەی هەمووی عاشقی خوندنێ بووینە بەڵێ. ئێستا عادەتانم برێم ئێستا حالیان درۆ نەبی بە تو بوو هەن سەیدەلە نێزیک سەد کەسی ڕەنگبی هەبی یعنی بەڵێ. ینی بۆ حسابێ بێ بۆ خۆتان وەزارەتی تەندروستی هەمووی بۆیەوە ئەندەسە ئوستاز خوندن و بەڵێ. چوونە دەرەوەی ورات و وەرحاسر یعنی هەتا لە عەسکەری زەمانی مەلەکی خار نافیزی ڕەحمەتی مام نامی ئەخید بووە جا ئێمە باسی ئەوە ناکەین بەرێ ئەوانەش بەرێ حەزەکەم باسی باپیرێت یەکێک لە باپیرەکانە نازەمی باپیرەی بڵین لە باوکتەوە یا دایکت بەڕێوەبەری ناحەی تەختەق بووە باپیرم پەیوەندی حەزەکەی بە ئەو پرسیارە بکەم پەیوەندی باپیرەت و ئەوانە لەگەڵ شێخ مەحموود وەمانە چۆن بۆ ینی باپیرم شتیوانیان کردووە دژایەتی شێخیان کردووە باپیرم ئەولاغا یەکەم مدیرناحەیەی تەختەقی باپێ ئەو بووە بەڵێ
بەس ئەوڵاغا لەگەر شێخ مەحموودی زۆر نێزیک بووە یعنی بەڵێ لەگەر یەک بووینە بەڵێ کە کاتی ئینگلیز دێ ئەوڵاغا دیارە کەیفی بە ئینگلیزی نەهاتیە بەڵێ. وەکو جەم لە بابم و ئەوە تاریخە ئەوڵاغەی لەگەر شێخ مەحموودی بووە و بەڵێ بە حساب حکمی عوسمانی هەبووە ئەو کاتی وا بزانوە بەڵێ. نییە پێشتر باپیرە لەگەڵ عوسمانیەکانە بینی خۆش بووە بینی خۆش بووە هەتا ڕوتبەی پاشایەتیشیان داوەتێ، دایتێ دوایە نەفی دەکەن لە بۆ حلە و جنوبی عێراق بەڵێ. باپیرم ئەوڵاغا چێ ئینگلیزەکان ئینگلیزەکان بەڵێ بەڵێ بەس جەمیلاغا کە دەکا ئەوەیە جەمیلاغا مامی داکومە بەڵێ بەرێ ئەو حەماغەی کە دەکەنە قایمقام حەماغەی کۆیە بەڵێ. دوای جەمیلاغا دەبتە نایبی دوای حەماغا کە ئەمرێ خوای دەکات نامینێ جەمیلاغا دەبتە قایمقام لەسەر 21 هەتا 32 ئەو قایمقام دەبێت لە کۆیە ئەوجا بینەوە سەر ئەوڵاغی یعنی ئینگلیز جەمیلاغا لەگەر ئینگلیزی دەبی دەی کاتە قایمقام هاوێزیەکانیش و بڵێن غەفوریەکان غەفوریەکان، بەڵێ. پەیوەندیان لەگەڵ بنەماڵەی مەلیکا خۆش بووە بنەماڵەی مەلیکی عراق مەبەست بەرێ هەبووە پەیوەندیان هەبووە لەگەڵیانە واللهی بەنسبەت بە فەزلی مەکانەی خۆیان طبعاً حسابیان لۆ کرایە کاکە زیاد بەڵێ. بین لە بەغدایە بەران حەوێزیەکان ئەو خزمانەی هەمان بوو بەڵێ زۆر نێزیک بوون لێیان و بەڵێ. یعنی دەتانم برێم بەرێ ئەوە بووە وتم ئەم لەم وێنەیە بەرێ کە دیارە بێم باپیرەتی تیا بێوانە بەرێ بەرێ ئەمە لەگەڵ سێ مەلیکی تایە سێ مەلیکی بەدوایە کابن تێدا. بە مەلی بەرێ بۆیە مەلیکن پەیوەندیان خۆش بوو بێت بەرێ ئەوە تانێ ئەوە بەڵێ. محەممەد تەیباغەیە ئەوە مەلیک فەیسەل مەلیک غازی مەلیک فەیسەل دوم بەڵێ. ئەوەش مەلیک غازی لە پشتەوەیە بەرێ بەڵێ لە بەڵێ. گەروان کەواتە دەبێت. پەیوەندیان خۆش بووە، پەیوەندیان خۆش هەبووە بووە بەرێ جەمیلاغا قایمقامی کۆیە بووە جەمیلاغا قایمقامی کۆیە بوو لە 21 هەتا 31 یا 32 بەڵێ دوایەش ئەوە نووسیتم لە وەرقەکەی دەرێ دوو جار دەبتە نایب لە بەغدایە لە سێکان و لە چلوئێکە چەندە وەرقە ئەویش دوو جار و نایب مەحافزی هەولێرێژ بوو جەمیلاغا دوو دەورێژ لە بەغدایە نایب بووە بەڵێ ئەی بڵێن بنەماڵی ئێوە ینی بنەماڵی باوکانە لە ناو حیزبی شوویعی و پارتی و ئەوانەیە لە دروستکردنی ئەمانەیە دەوریان هەبووە بوون ئەندام بوون لە حیزبی شوویعی و پارتی ئەمە بابم کەیفی پێ نەدەهات بە حیزبایەتی. بە حیزبی شووعی بەڵێ خزمە حەوێزیەکان زۆر ببوونە هەرچەندە کوڕە ئاغەش بوون یەک لەوانە برین کوڕی جەمیلاغی بەڵێ بەس ئەو کاتی کە بووینە شوعی لە بەروەی بووە على ئاساس حیزبەکی تەقەدومیە و یعنی بەو نەوعی پێش بووینە شوعی خۆشویەکانە خۆیان بە تەقەدومیە زان على ئاساسی ناوێت ئەسال ئەو هاي آخر بەس دوایە وانە بوو یعنی بەس ئەمە بابم وەچی دەرێ لە منداریەوە ئەوەی بەرزانی خستە مێشتیمە هەتا کە عائیلەی بەرزانیان دەربەدەرکران من شتێک وەک خەونی بەبیرم دێ شەش حەف مارە بابم هینانیە گوندەکەیمە وەرە ئەو گوندە و ئیمکانیە زۆرەشی نەبوو بەس شەش حەف مار لەوێ بوون دوای ڕسمی بارزانی لە ژۆرێدا بوو پێی باش نەبوو دیارە لە دیوەخانەی ئەو زەمانی جا ئەمەش هەر ئەوەمان کەواتە ئەوە زیاتر بەلایانی قەومیەکەی بەرێ هەرێ وڵا هەتا کاکم لە منداریەوە لەگەر برادەرەکانی برین ئەو کاتی لەگە مام کاک جەوادا لەگەر مام جەلال و مامۆستا تاهێر و مامۆستا نازەم ینی مەجمەعەی خۆیان دەهات لە ناو باغەکەی مەولەوێ کۆبوونەوەیان دەکرێتە
کاکمیان فێر کردبوو یعنی لە گەریان بوو ئەو چ تەقەی کرد لە مامۆستایەتی عەرەب وەڵا دوکەی ساڵی چەنەوەی کە بازەکە وەڵی بۆچی من لە بیرم بۆچی تەقیان لێ کرد لەو مامۆستا نازانم مامۆستا عەرەب بووە باش نەبووە لە گەریان نازانم گەنجی ئەو کاتی لۆیش کاکمیان خستیتە پێشەوە علاساس بابم مەکانەی هەیە و ئەگەر چشیان لێکرا ئەو پتانی بەریاندا فعلا بابیش کاتشم تەرت کراوە بزانم 2 هەفتە نازانم ئەوانی دی زۆرتر بابم محاولەی زۆر کرد هەتا ئەوەی باوکت لەگەڵەوەی کە بازەکەی زۆر حیزبایەتی وشتی نەکردووە بەڵام ئەمێ ئەو پرسیارە بکەم باوکت لە ساڵانی پەنجاکانە بەشداری لە هەڵبژاردن کردووە کاندید بووە لە هەڵبژاردن نەخێر بەشداری ئەبد لە هەر بژاردن نەکردیە بەران ئەمن وەرەقەکەمما بوو بەس لە کەمارەکە سوتا نەما بەداخەوە سارێ نازم وەک ئێستا ئەوەی دادەنێن ئەنجومەنی حافەزە بە ناوی وەی سارێ داهاتە هەولێرێ داوای شتی دەکردەوە کۆی ئەک لەوانە جادەی قیربینی کۆی و هەولێرێ حەدیقەتی گەورە لە کۆیە کراکات خۆی هەتا گۆتی گردی جوان بکرێتە مستەشفاەتی گەورە بەس بۆ خۆی ئەو ئەندامی ئەنجومەنی مەحافەزە نەبووە دیارە دەبی شتێک ئەوە کە وەرەقەکەم من گچکە هەرم گرتبوو بەرێ بەس ئەن لۆنایی بێ نەبووە بەس دەبوو مەسەلەن لایەنەکی پێخۆش بلۆیەکی پێخۆش نەبوو بێ یعنی بە فەزلیوەی نفوسی هەبوو بیستوتە لە یانگری کەسی کردووە لە هەڵبژاردنەکەی ساڵی 53 بە تایبەتی خوای ئەمن برێم لە بیرم نییە بەران باسی مەلا ئەوێزاغا ئەوی نازام من بیزە بەڕاستیەکەی چۆن بووە بەس ئەوی خۆش دەویست پێی خۆش بوو یعنی دەنجی لۆ پێیاک دەکرد بەڵێ حکوومەتی عێراق دیارە هەر لە دروستبوونیەوە تاکو و ئێستش هەر بەردەوام ینی شەڕ و ئاژاوە و ئەمانە لە کوردستانە هەبوو و بەردەوام هێرش کراوەتە سەر شارەکان و ئەمانە کۆیش بەر ئەو هێرشانە کەوتووە کۆیە ئەدی کۆیە برێم چی یعنی ئەمن دەرێم ئاوی لەکانیەکی خوارد بەردی نەخاتە ناوێ باشەوە نییە جا کۆیش زۆر ئاویان لێ خواردیتەوە بەران زۆریشی بەرخستە بەردیان تێخستەوەکەی کۆیەوە ناو ئاوەکەی کۆی کۆیە بەڕاستی ئەمن نەک کۆی یەک بم بەڕاستیەکەی هەتا برێیت تێکۆشەر بووینە چونکە ئەوی ئەمن دەمدیتە من بە حکمی وەی برێم لە ناو قوتابخانەکەی خۆم ئەوە هیچ لە ناو شاری زۆر بە ساغ و پاچی دەیان تۆ بۆ خۆت هیچ لەبیرە لەو هێرشانەی کە بە فڕۆکە و بە بەرێ ئەوە لە یەکەم جار کە جێی ژویستی بێتە کۆیە کە حەڕەکەی شۆڕشی ئەیلول دەستی پێکرد ئەمە لە گوندی بووی تارە هات قمبلەی گەورەی فرێدا بەس بەخانیەکەی مەنا بە دەوروبەری ناو شاخ و دەوروبەری گوندەکەی طبعا ئەمەش قەتمان تیارە نەدیتە هەر بوو ئەو شتانە زۆر ترساین هەراتین چوونە ناو شاخەکان هەتا بووە شەو دوایی گوندی گوتیان وەرنەوە ناو گوندی مەچونە ناوخانیەکەی خۆتان دەکنەمە بن سەلامەتترە خارەکەم خۆیتە بەڕێ کرد شەوێ هات جێی شات بووە کۆێ چێی لەگەر بوو عەقید کافی بە حساب کوردان دەستچوو بوون پێیان گوت بوو ئەوە ماری فرانکەسی لەوێنە و ئایا ماینیان نازانێت یعنی عەقید کافی سەرپەرشتی و هێرشەیە کرد یای لەگە جێیش لەگەڵ جێیش لە بیرمە وەڵا کە هات گوت بووی بابێن بەس فانۆسییان پێبی بەوراغی تەبعەن وەڵا ئەمە هات و ئەمە ما بووین و کورتیەکەی گەیشتینە کۆیە دوایە ڕۆژێک مام جەلال تەلەفۆنی دەکات دەرێ پێم خۆشە کلیلەکەی بینن دەچینە خانیەکەی دەکەینەوە بەرزانی بستەوەی باشترا دەیبین بۆ ماڵی ئێوە ینی ماری ئێمە لە گوندی تۆبزاوە لۆ سەلامەتی وەڵا ئیدی ئەمەش بەرزانی لەوێ فەرمووی گۆتی بەچم لەوێ دامەزرا
دەرکەمان کردەوە لەوێ بوو هەتا نازام مانگە بیست ڕۆژە ڕاستیەکەی دوای وەی کە مفاوزە خەلاص بوو ڕۆی طبعاً وەزعەکە تێکچوو زۆر ناخۆش بوو مەجبور بووین ئەمە هەراتین چوونە ڕانەی لەوێش ڕۆیشتین بەرەو گوندی سوورەدێ لای قەندی لەنە ئەو منتقەی وێن بەڵێ کەواتە ئێوەش بەهۆی ئەو شەڕوینەوە لەوێ نابوون مارەکەشمان جەیش و حەرەز قەومی تارانیان کرد چەند لۆری ماریان هەموو بار کرد و خانیەکەشیان تێکدا کاکژەوادە و کاتە پێشمەرگە بوو حساب کە پێشمەرگە ینی برێم لەگەڵیان نابۆ چونکە لە وێنەکان ئایبینی بەردەوام لەگەڵ طبعاً بەردەوام هەتا گەردات نەکۆیە شەر لە کلمە بووە ئەو جا لەوێ کە بووە پاییز مەجبور بووین هاتینەوە گوندەکی ناوی سوڵتانە دێبوو لەکەن قەرات لێرەیە شتێکی مێژووی جوان هەیە یەکێک لەو بڵێن وێنەگرە بە ناوبانگەکانی فەڕەنسا لۆڤا فڕانسوا لۆڤا وابزانە ئەوە تۆتە کۆیەوە بە تایبەتی زۆر وێنەی ماڵی ئێوەی گرتووە ینی لە کتێبەکەیە کۆمەڵی وێنەی گرنگی ماڵی ئێوەی تایە خوشکەکە توی بەڵێ بەرێ لەگەر لە بیرت یەکە هاتاوێ تۆ لەوێ نەبووی و کاتە ینی لە کتێبەکە ڕسمی تۆیتیان بەڵێ جا ئەوە بوو برین کە دێت لە کۆیە دەبێ ئەو کاتی با قسەکە ئەو هابوو گوتی مام جەلال گوتی تێ ئەوێم پێ باشە بچی خوار نوشتی دەتانن لۆی بکەن ئەو جا لەبەروەی زۆر تێکەر بوو کاتشم ئینگلیزیەکی باشی دەزانی خۆش ئەوە بوو لەگەروی بوو زۆر باشە جەهازەکەی ئێمە پشوویەگەین و دوای درێژەوە قسەکانمانەی دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەمۆرە دەین لەگەڵ گولیزار خانم حەزەکەم باسی ئەو مەسلەی تاهاشەکردچی و بڵێن ئەوانەی کە هاتوونەتە کۆیە قەتڵعامێکی زۆریان کردووە لە کۆیە لە ساڵی 63وانە و بە تایبەتی حرەس قەومیەکان لەسەر ئەوانە چی هەیە چیان کردووە لە کۆیە لە کۆیە دەستی ئەمن ئەو کاتی لە چیای بووین هەرات بووین کە جێمان لێبوو ئەوانە هەمووی لە دینگان بەستراینە ناوی ئەو کەسانە ناوەکانیانە بەر ئەمانە خەڵکی مەدەنی بوون چی بوون 11 کەسن باشە آخر خەڵکی مەدەنین هەمووی مەدەنینە طبعاً ئەوە هەموو نووسیتێ چایە چییە جۆتیارە کارگوزارە خەیاتە باغەوانە قوتابیە ڕەمی کردوون کوشتونیان لە دینگیان بەستون یەک لەوانە محەممەد عەبدولوهاب حەوێزی ئامۆزای داکەم ئەوە قوتابی سانەوی بوو فەقیرێ ماریان نێزیی جادەکەی بوو هەر ئەو هالە دەرکەینان لە جادەی بەستیان تەڵەبێکی فەقیر هەر هیچ نازانی ئێک لەوانە ئەوانەی دی خەیاتە لە دوکانێ دانیشتیان دوو مەسیحیان لە گەرە نەکردو بۆیان ینی کامە کوردی مسلمانە کوردی مەسیحیە مهم کورد بوو دینگیان بەستن گوڵی زاخان تۆ بۆ خۆت لە هیچ ڕێکخراوێکی ئافرەتان و ژنان و چوزانم بەشداری نەکرد زۆریان لێ داوا دەکردم بەس لەبەروەی هەموو فکر و هۆشم لەسەر مەکتەبێ بوو یعنی نەمدەویست تێکەراویشتی وا کاتی کۆبوونەوەی داکان دەکرا داک و بابان ئەو کاتی دەمتانی یعنی تاسیری لیان لێ بکەم وەکو ئافرەت کەسایەتیەکەیەکە زۆر گرنگە هەم لە ناو کووردا و هەم لە ناو ئیدارەی بڵێن ئەو کاتەی کە لە دوای 11 ئازار کە بڵێن ڕێکەوتن نامەی نێوان کورد و حکوومەت و ئەوانە کاویش خاڵتە کاک نافیس جەلال ئەمە پیاوێکی زۆر باسیەکرێت لە وێنەکانی هەیەەوە کەسایەتیەکان باسیەکەن ئەوانەی مێژویان تۆ چی یاداوەریەکەت هەیە لەگەڵی واللهی بەرێ بەرێ ئەدی چۆن یعنی هەتا برێ ئینسانەکی بەڕێز و ساغ و
نازام هەرچەند یعنی نەرێم خارمە هەرچەند باسی بکەی کەمە یعنی ئینسانەکی هەتا برێ شخصیەتەکی زۆر بەرزی ئەو بۆ خۆی لە ناو شۆڕشا بووانە لە ناو شۆڕش بەرێ دۆ خۆی ئەوەی بوو لە ناو طبعاً سوپا بوو دوایە کە هاتە کۆیە ئەو ساری 63 بوو هاتە کنەما دوایەوەی تە پەیوەندی بە شۆڕشەوە کرد هەر لە کۆیە ئیدی بە حکمی وەی بارزانی هاتوچی مارەمەیان دەکرد لە کۆیش خارمیان دیت باسییان کرد بوو لە بەرزانیواوە ئیدی کاکشم گوتی سەردانی بەرزانی بکەین و لەوێ کە بەرزانی دیت زۆر کەوتە بەردری و خاریشم ئینسانێک بوو دوایش کردیان بە وەزیر وانە بەرێ لە خۆی لە ئەوەی مەسئولی ئەسکەری بوو لە ناو پێشمەرگەی و دوایش بە ئەوەیان هەر بژار عزولوتنەی سەلامی عالەمی بەرێ ئەوەی یعنی زۆر حەزی کوشتنەکەی گوماناویە واللهی وان گۆ ئەو کات چۆن کوژرا ینی خەڵک بەوەی بزانێ ینی ئەوە یعنی ڕاستیەکە چۆن بوو لە ناو مارێ گوتی تەلەفۆنەکمان لۆکرا ئەو ئیشکەرەی کنیان گوتی هەری گرت داوای خارم دەکەن ئەو کاتیش ئەمێ گوتی خۆی دەشت لە حەما گوتم ئەوە گوتی هاتە دەرێ گوتی کاکەوە تەلەفۆنە گوتی لەسەری خۆیدا گوتی ئەی هاوار جمعەش نایە لەندانیشم گوتی ئەو جارەی لۆ خۆی ئەحمەد حەسەن بەکر داوای وەڵا گوتی ئەوە هەیە لە سنجار نازام ناخۆشیەک پیا بوو بۆ ئەوش بە حساب لەگە سەلام بوو دائیمەن یعنی گوتی دەبی بچی ئەو مشکلەی هەلکەی وەڵام ئەویش مەجبور دەبی دەڕوا بەڕێ دەکەوی لە بینی کەرکک و هەولێرێ دارە توی پێدەرێ لەوێ سارە گلەیدا ئەو کاتی ئەو سارە لە چێ هات یعنی نازان کەواتە گومانیەوە کرێکە حکوومەتی بەعس دەستی لە کوشتنەکەیە هەبێ بەرێ وایان گۆ ئەو جا برێم ئێوە هیچ بەڵێ لەلایانی شۆڕشوانەوە هین نەکرا ینی ڕوونکردنەوە و قسە و باز نەکراوەی کە تۆ بزانی لەسەر کوشتنەکەی ئەو کاتە بەس هەمووی غەمباری خۆین دەتانم برێم ئەو ڕۆژی کۆیە ئەو ڕۆژی کۆیە یعنی برێم ڕەش پۆش بوو هەموو یعنی ڕۆژێکی ڕەش بوو زۆر ناخۆش بوو لۆ کۆی گوڵی زارخان تۆ بۆ خۆت مامۆسایەکی زۆر بە ناوبانگووی لە کۆیە لە سەرتەمی ینی مەبەسم ئەو کاتێک کە کوردستان لە ژێردەستی حیزبی باسی شابوو تۆ بۆ خۆت هەم کەسێکی لەلایانی نەگەمە ینی بۆ تۆ بڵێم لە خەڵکم پرسیوە لەلایانی پەروەردەوەەوە لەلایانی ئەوەی کە کەسێکی تێکۆشەر بوویت و زۆر جار بەڕووی باسیەکان ناچوویتەوە و کەی بووی بە مامۆستا تۆ یاخود کەی بووی بە بەڕێوەبەر چۆن کرای بە بەڕێوەبەر تۆ ئەمن وا بز ئەم سارونی و دوو سارم تەواو نەکرد بە ساڵی چەند ساری بوومە بەرێوە بەر نا پێش هەفتای بوو بەڵێ یعنی لە 67 و 16 بووی بە بەڕێوەبەر بەرێ سارە مامۆستاتی تەواو نەکرد یعنی بوومە بەڕێوەبەر بە تۆبزی ینی بە ملیان دادان باوە بریم چکەن لە ئیدارم نەدەزانی ئینسان تەمەنیشی گچکەیە تەجروبە بەس لەبەروەی ئەگەر برێم نەبیتە مەدەح لە خۆم لە منداریەوە جدیات فێر ببووم یعنی ئەویش بە فەزلی دکتۆر فریادی برام زۆر جدی بوو زۆر تەسیری لە منیشت کرد یعنی پێم خۆش بوو هەر ئێکەم بم و هەر یعنی برو باش بم یعنی ئیدارەکەم کە وەرگرماندی بووم ئەوەلی گوتم دەبی زۆر باش بی یەکەم سار تەسیرم لە نسبەی نەجاح کرد برێم ڕێژەی دەرچوون دوایە تەقریبەن دەتانم برێم هەتا تەقاعد بووم 38 سار ئەمە ڕێژەی دەرچوونمان هەر 100% بوو ئەوە ڕاستە کاڵێن زیاتر مناڵی دەوڵەتمەند وشتیوا لای تۆ خوێندوێتی ئەجاگەر ئەوەمان وەردەگرتەوە دەیانگۆ وەڵاوە مەکتەبیوان هەموو مندارە دەورەمەندە و دکتۆر و
يك قائم قام أبو بەڵێ دو دكتور أبو والله منطقة كمان هموي هجاربو بحكمي وي قندا كان كتيك درابون همو هاتبونا ومنطقي بزوري هجاربون بس ما مستاي كوي كاكاوا حتى بري زرق سوزبون حتى بري يعني نازم هتا باس يام كم ما مستعد يعني حتى لفرسي دم قوير ندري بابا آخر من دارن داشتة كان بيدي قلت خواودو دقش باشا أي لەگەڵ حیزبی بەعسا بینە چۆن بوو والله زور خراب بو چۆن بس أو كاتي زور تشقريان بيدا زۆر كردين جار باسی واکرێ بە تایبەتی مامۆستاکانە بۆیە ببن بە ببن بحسي ورن ئەوە طريق ڕاستە كان بەڕاستی ینی بەرێ. ئێوە چۆن لەگەڵ حیزبی بەعسا ینی خۆتانە گونجان خۆمان واتان توانێ؟ دەگونجان زۆر جار دەهاتن تەشقەرەیان پێدەکردین مەسەنەن جاری وا هەبوو جلچی کەشافەیە ئەوەیان تەڵایە طبعا ئەمنیش ڕادەوەستان نەمدەتانی برێم وەرمەگرن بەڵێ هیچ قسەم نەدەکرد تەڵەبەش ئەو کاتی تەڵەبەی من داری کۆش دەتان برێم وەگمە ئەوەیان هەبوو یعنی بەڵێ ڕقیان لەمووی لەبەر لە مارێ یعنی گیان لێ بووە ڕقیان لە باعث دەبەوە بەس ئەمنیش تو کە هیچ ئیشارەتم نەکرد وەریان نەدەگرت بەڵێ دەچون شکاتیان دەکردیان گۆ خەتای بەڕێوە بەریە بابە من حەقم نییە بانیان نەکردی بۆ منۆزەمەوەوانە بەرێ جاری واش هەبوو دەیگۆ ئەنگۆنیانە دەرێ لە بۆ ئەوەی مزاهەڕەی لە زدی حافز ئەسەدی نەهاتینە دەرێ و چەپرە و ئەمنیش تووڕە دەبووم قسەم پێدەگوتن قسم پێ گۆڵە ڕۆژە کات گوتیە تو نەهاتیە دەرێ ڕاوەستای بەس نەهاتنە مەسیرەی گوتمە من ئی مەسیرە و چەپرەی نیماوەت پێ برێم گوتی لێش گوتم ئەوە من ناناسی مامۆستاش نەچوون تەبعاً گوت تووڕە بووم گوتم ئەو معاشەی کە ئەمن وەری دەگرم ئەگە حیزبی بەعزبی دوو لە ڕووی تو قسەکەش جوان نییە بە زوەم گۆ نەسڵەن گوتم ئەخەلی جەوە قۆندەرتی گوتی هیچی گوتم گوتم ئەوە مادیبوونی خۆمانە و سەروەتی وراتمانە نەخێتە ژێر پێڵاوەکان گوتم معاشەکە گەر ئی بەعسام بەعسی بیدەی خەمە بن قۆندەرە کوڕەکی کۆیشی لەگەر بوو ناویان نەرێم باشە باسی بوو بەعسی بوو مامۆستا بوو مشریف بوو وەڵا ڕۆیشتن وەڵاویش پێی تێکچوو فەق یعنی ترسا لەبەر من باکەوەم گوت وەڵا دوایە چوومەوە مارە باسم کرد گوتم نەوەک شتێک بی کاتیشم گوتی نەدەباوە برێ گوتم وەڵاوەم گۆدی چ برێم وەڵا لۆس بینێ هاتەوە گوتی بەخێر گوتم بەخێری گوتی سد ئانی جایە ئەعتەزر گوتم باشە بەس جارێکی دی نەک لەگەر من لەگەر کەس ئەوە کۆیە گوتم ئەت کۆی دەناسی مامۆساکانی تر مامۆستاکانی ڕۆژێکی دیش هاتن گوتیان ئیسیمارەیان هینا ئەلاساز ئیسیمارەکەی پڕکەینەوە گوتی سد ئەتوو لە کنوان برێ من پڕم کردەوە ئەم ساحێبی ئەو سمێرە منە بم لەبەر لۆ خۆت بیت ڕێنە بەس لۆوەی هەتاوانیش ئەوەی کەن ئیمزا گوتم ئایبنێ و قسەی بە من دەرەی گوتم ئەم کوشتی وا دەکەم گوتی ناگوتم نا ئەوە تکراری نەکەیەوە ئەو قسە وەڵام مامۆستا هاتن و هەمووی هەر ئێکە قسەیان کرد و خۆیان تر یەک لە مامۆستاکان گوتی خواست گولیزار تااقەتی ئەو بەزمە منە نەقلم دەکەن با نەقلم کەن فەسلم دەکەن با فەسلم کەن کوشتنیش حازرم با بمکوژن بەس ئەو قسەی ئەو شتەیە من ناکەم نابم ئەرێ وەڵاهی ناوین سن ناسکە بوو ناسکەی جەلی زادە ئەرێ وڵا ئەو قسەی کرد مامۆستاچی دیژ ئەو های عینیشت ئەو ها جواب داوە هەموو یعنی بەس مووقفی ئەمن لە خۆم ئەوە بووم کەوەی گۆ تۆ لەو ماوەیە سەردانی دەرەوەت کرد ئەچیتە لەندەن و لەوێ کەسایەتێکی گرنگە بینی کێیە و کەسایەتی و باسی چیتان کرد لە لەندەن لە لەندەن وڵایی لە زۆر یان سوتفە باسی ئێستایە تۆفیق وابێ ئەمن جارێک چوومەکنی زاری دووەم کە چوومەوەکنی لە دەرکەی
گوتیان کو دەزن ئەوە چێ هات یەکسەر گوتی گولزار چی بۆ حەزەکەم باسمان بۆکەی واللهی ینی پیاوێکی چۆن بوو پیاوەکی زۆر خۆش لەسەر کورسی دانیشت بوو دوایش ئەمن قسەکم کرد قسە لەگە قسان قسەمان دەکرد نەزانم شتەکە ئەو هەم گوتم ئەوانە خۆڕە پێشکەرن گوتی کاکبیری ئەوە گولزار گوتم خۆ گوتی وڵی وشەکی جوانە کەم جارجێ وەلا گوتی بڕۆند گوتی کتاب گوتی نانە عەزیەت ئێمە خۆ کاک دکتۆر فریادی برام گوتی نا ئیلا دەبی ئەو دوو کتابەی لۆ بینن دوو کتابەکەی لۆ هینام سەفرە ئیلا تاسلوجە کتابەکەی دیش فەرهەنگ بوو گوتی دەبی لۆ خۆم دەستیشی دەلەرزی گوتی برێ ئەمە دەینووسین گوتی ئیلا دەبی بە دەستی خۆم لۆی بنووسم لە نووسی خۆشەویستم زۆرم پێخۆش بوو بەس بەداخەوە هۆدەکە قازیفەیان پێوە نان دەکۆیە سوتا پارچە کتێبەکە سوتا بەرێ لەکوێ کەی قازیفەیان پێوەنە ئاخرەمە لە گوندی مارمان تاران کرا هاتینە کۆی لەوێ شەراتین لە بۆ قەندیل لەوێ ژمارە سوکەتاران لە جەمعیەش گوتیان پێشمەرگە لە لای مارێنگۆ بووینە قازیفەیان پێوە ناین هۆدەکەی من بێبەختی سوتا ئەو جا برێت چم سوتا لەو هۆدەی سێ جار ماریان سووتاندین بەکراغا چیەوە بوو چیەوەیە بەکراغا کوڕی پرکمە ئەوەی شۆڕشی مەهاباد لە کۆماری کوردستان لە کۆماری مەهاباد پرسیارەکەم حەزەکەم زۆر جار خەڵکیش پرسیارەکە ئەویش ئەفسەرێکی گەورە بوو بەرێ کە ئەو گەڕایەوە چوار ئەفسەرەکەی تر لە سێدارە دران بۆچی ئەویان لە سێدار چۆن ئەو ڕزگاری بوو ئەوان ئەو تەسلیم نەبوو لە بەروەی ئەو گوندیان هەبوو لە تەڕەف کۆیە لە چیاکەیکن لای هەی بە سولتانی پشتەوە سەرڕی سلێمە لەوێ لەو گوندەی خۆی هەشاردا چەند ساران زۆری موئامەرە لێکرا لەوێ بچن خۆی تەسلیم نەکرد لە ئەوڵ خۆی تەسلیم نەکرد بە ئەخیری بابم چۆکن شێخ مەحموودی گوتی بەشکم حەولە چیلۆ بدەین هەتا کەنجین لۆ کرد هەر ئەو هابی لەو حیاتی گوتی بە بابمی گوت بوو شەفیقاغا ئەمن تەداخل بکەم خراتر دەبی بڕۆکن ئەوەی محافزی سلەیمانی عومەر عەلی وەڵا بابیشم لە گەروی قسەی کردبوو گوتی بڕۆ بەغدە ئەگەر دەتانی بگەنەکن نووری سەعیدوان بابیشم کەواتە بەواستەیەکی گەورەی واستەی گەورە طبعاً حکمی عورفی لەسەر بوو ئەم لە بیرمەدەیان گۆ عورفی دوایە چوە ئەوەی بەغدایە و لەوێ بابم تانی نووری سەعیدی ببینی و حکمە عورفیەکەیان لەسەر لابرد و بەو شێوەی فەقیرەی بۆلیزاخان پەیوەندی تۆ لەگەڵ مامجەلالە چۆن بوو وڵاهی ئەمە پێدەوت کاکەوە مامجەلال لەبەروەی ئەمە لە کۆی هەموو تێکەراوە عائیلە و ڕەنگ بیش فەزڵمان هەبوو بی چونکە وەختی خۆی کە باپیری مامجەلالی لە کەرکوچێ تووڕە دەبی دەستە ئێرانی سەردەشتێ لە زمانی عوسمانلی زۆر محاولە دەکەم بێتەوە نەک لە ناو ئێرانێ بی یعنی نایەتەوە دوای دەرێن بەشکم بە قسەی عاجی بەکراغی ئاجی بەکراغەش پێی دەرێن دەرێ بەسەر چاو نامەی دەنێری نان بە خەرزدانە حاجی بەکراغە دەنێری دەرێمە چۆ کەرکوچێ وەرە کۆیە دێ کۆی عردی دەدات تەچێ لۆ دەکەن و لە کۆیدا دەنیشێ جاکە یعنی عایلیەن ئەوە بووین یعنی بینیتە لە نزیک بەس دوایە ئەمن نەمدیت بوو یعنی کە دەهات ئەو کاتی ئەمن بەرێ بەس دوایە بە حکمی وەی مەکتەبی مە ئێکەم بوو لە ڕۆژنامە ئەوانە دەنووسرا بەحسی من دەنووسرێ سوتفە بەحس دەکا دەرەوە چێ لە کۆیە ئەوە پێی خۆش دەبی وەڵام مامۆستا عەلی هەیە لە گەری بوو کۆیە گوت پێ فران کەسە گوتی وەڵا پێم خۆشە بیبینم وەرحاسر تەلەفۆنی کرد بەرقێ لۆ کۆیە گوتی بێ وەڵا ئەوە ساری 2000 ئەمەش ئەو کاتی کاک بەکر لە کۆیە بە ناوی محافەزەی بوو شتەک ئەو هاق ئەمە گوتی دەبی بچینە قەلاچۆلە
لەگەر چەند مامۆستایەکی وانەی شەشیان دەگوتەوە چووی ئیدی وەڵات زۆر بەڕێز میێوانداری کردین و زۆر حرمەتی منی کردە منیش گوتی ئەمە دەروێشین گۆینە وەڵا دوایە گوتی قسام بکەن گوتی ئەوە کووە هەموو سارەکەم گوتم مامۆستاکان زۆر باشن فعلەن زۆر باشن هەموو مخلیس گوتی ئاخرەگە جێشەکە قاعیدەکەی باش و نەبی ئیدی بەرێ دواکەوتینە قسە من گلەیم کرد گوتم کاکە گوتم ئێستا ئەو هەموو عالەمەی تەعیندەکان یعنی ما قوتابخانە هەیە 5 تەڵەبەیە 10 فەڕاشە 10 حەرەسە گوتم ئەمە هەمووی ئەوی ورات دەرەوەی دیتبێ ئەوی تەلەڤیزیۆن دەبینین ئەوەی داعمی فەلاحی بکە ئەوە تراکتەر هەیە ئەسمیدە هەیە مەکتەبیان بکەم نستە و سەب بەس ئەو هەموو تەعیناتە دی دوایە گوتم کاکە ئەو هەموو گەنجەی خۆمان دەردەچی چیان لێ دەکەن گوتی ئەوە نییە کاک دکتۆر کەمال پێمان دەرێ حکوومەتی پەخشان و نەخشانی گوتی ئەو هامان پێ دەرێ وەڵا ئیدی قسەمان زۆر کرد ئیدیش دوایە دوای وەی بەس مامجەلال مەکتەبێکیشی کرد بە ناوی تۆ بەرێ ئەوە ئەو جا دوایە گوتم وەڵاهی مەکتەبەکەمان باش نییە گوتی دەبی مەکتەبەک لۆ بکەن لەسەر مەسروفاتی من ئاردت لۆ بکڕن مەکتەبەکەش نەکرا جاری دووەم هاتەوە لە کۆیە ئەو جارەی ئەمەی بان کردەوە گوتی نازام ئەوەی بتانم بجێڕمەوە لە ڕێگاکەی گوتی ئەوانەی کۆیە گوتی مامۆستان دەکمان مەتح بکە گوتم وەڵاهی مەتحیستان لێ دەوەشێتەوە ئەوە من ناتانم قسەی غەرەت بکەم دیار بوو بە مامۆستایەکی دیان گوت بنجاکە دانیشتین کاک مامجەلال نەمر بە ڕەحمەت بیبرین لەگەر مامۆستا کاک سعدی پیرە بوو کاک کۆسرەت بوو دانیشتبوون یەک لە مامۆستان گوتی وەڵا ئیدارەی کۆی زۆر ڕێک و پێکەوە ئەو هایە و ئیشکەرە و ئەویش ڕوت ئەو هاتەمەشای کردن گوتیەوە قسەی درتە وەڵا دیار بووە وەڵا منیش گوتم دا ئەمنیش گلەی یەکم هەیە گوتی چییە مامۆستا گوتم ئەتوعدی مەکتەبت بە منەدا بوو مەکتەبمان لۆ بکەی ئەوها گوتی بەدی لۆلۆتان نەکرا گوتیەوە لۆلۆتان نەکردینە بەوانی کۆیە گوتی ئەو جا ئیشی منەزەمان ئەو ئەوهانێ گوتی منەزەمەی چی منەزەمەی چی خەریتە نییە وەڵا کاکۆسرەتیش گوتی پڕی سلەیمانیە خەریتەیە وەرن ببەن ئەلاکولین گوتی وەڵاهی ئیدارەکە مخلیسی کۆیە نینە ئیشکەر نینە گوتینە هەندێک بە ویزدان گوتم ئێوە ڕاستیەکەیە ئەو جا شتی تریش زۆر وەلحاصل کردیان مەکتەبەکە کرا بەناوەڵا لۆیان ئێستاش نەکراوە بینایەک لە جێیەکی دوور کرا هیچ لەوێ گوتیان وەرە ئەمە نەچوین یعنی گوڵی زارخان تۆ مامجەلال ئەوەندە لەگەڵ تۆ ینی میهرەبان بۆوانە بە زواب زانمەوە دڵتانە لە شوێنێکی تر بووە وەڵای یەک تەکلیفیشیان دێ کردی مەدلۆ زۆر پیاوەتی بیوەرە بە باندام پەڕلەمان و بەران نەمتانی ئەی ئەو لا چیان بۆ کردن کاک مەسعود دەبینیوە وەڵی کاک مەسعود ئەو کاتی تازە داهەشەڕی ناوخۆ کۆتایی پێبێ گوتیان ئی کۆی هەندێک بێن لە مەسیف لە بۆ کۆی داواکاری ئەمنیش بە نسبەت دەرە من بووم ئیافرەت لەگەر مەجموعەکی کۆیە ئەو پیاوەک معقولە گوتیان قسام بکە دوو کەس قسەیان کرد حەزم لێ نەبوو ئەو قسانەی کە کردی بیخاتە سەر قالبی ئەو بەر و ئەو بەر ئەمە لۆ کۆیە چوو بووین وەڵا گوتیان ئەتو قسەم کرد گوتم ئەمە یعنی یەک لەو قسانم گوتم بەداخەوە لۆ کۆیە پێشکەوتەی پاشکەوتە بووین ئێستا ئەوەی لە کۆیە بەڕێکەوی لۆ هەولێرێ لە هەولێرێ بەڕێکەوی لۆ کۆیە بە تەمای ڕوحی خۆی نییە گوتم ئەوە پاداشتی کۆیە گوتم ئەمن لۆ نمونە چل تەڵەبەم لە سنفی 5
چار کتابی ئینگلیزی وەرگرتیە دەچم دەرێم کتاب نازانم ئایدی ئەو لای حاصل تۆیشەوە بوو بەس ڕخنا دەگەێت لای هەردووشان ئەو جا دوایە یعنی ئەوە بوو قسەکانی منی پێخۆش بوو دیار بوو دوایکە مەسعود گوتی قسەکانی خوشکە گولزارێم و لە جێ خۆی بوو ناسیتیەوە زانی کەەوە لە بەرێ بەرێ ئەو بنەماڵێن کە بەرێ دیارە دوهزانی بەرێ زۆر مەراق بەرماڵێک وازان بەرماڵێکشی بۆ بردوواڵێن ئەگەر شتێکی تایبەتە نەبێ من سوپاس دەکەم بۆی کە لەم بەرنامەیە بەشداروین طبعا شتمان شت لەسەر کۆیە گەلێک زۆرە شت یعنی هەتا لەسەر بابی خۆم شت گەلێک زۆرە ئەگەر بیجێڕمەوە یان لەسەر کاکم لەسەر هەموو کۆی ینی بەڕاستیەکەی تەواو نابی بەس بەداخەوە کۆی ئیوەی نەبوو وەی لێبێ یعنی دەتانم برێم کۆیە تاسیری لەسەر هەموو کوردستانەوە بەڕاستی یان ئەوی لە کۆیە نەژیابی و تێی نەگەیشتبی نازانیت ئێوە هەر حاجی قادری کۆی و کاک مەسعود محەممەدتان بەسە ئەوانە ئەوجا پێشوەی بگەڕێینەوەیانیشتان هەبووە کاکاوە ینی مامۆستای عەرەب داهات نەکۆی سار دو سار لە کۆیە دەبوون بەڕێمان دەکردن دەگریان دەمانگۆلۆ دەڕۆن دەیگۆ کۆی مەکتەب بووە لۆمە ینی پێیان ناخۆش زۆر ڕاستە من سوپاسی جەناب دەکەم بۆەوەی کە لەگەڵمان نبووی وەڵا ئەمنیش سوپاسی کاکاوەی دەکەم سوپاسی هەموو بەڕێزان دەکەم لە بەروێمەتان بەسەر کردەوەمانەوە شایانیەوەن خۆشی ئەمە لە بەرنامەکەمانە زۆر گرنگیمان نابە گرنگیمان داوە بە کۆیە زۆر کەسایەتی کۆیی بەشداری بەرنامەی پەنجەمۆریان کردو سوپاسی هەمووتانەکەم بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی بەرنامەیەم جارەمان دیارە لێرەوە سوپاسی چێشخانەی قەزوانەکەین کە ئەم بەرنامەیەمان لێ تۆمار کرد بەخواتان نەسپێت.